بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان مامۆستایانی زانکۆ پزیشکانی ڤێتەرنەری ئەندازیارە کشتتوکاڵەکان خاوەن پرۆژەکان جوتیارانی بەڕێز خۆم بە خۆشحاڵ دەزانم ئەمڕۆ بەشدارین لە کردنەوەی گەورەترین سنتەری ڕاوێژکاری کشتتوکاڵی و هەروەها تاقیگەی پزیشکی ڤێتەرنەری بۆ سوپاسی بەرپرسانی ئەو پرۆژەیە دەکەم سوپاسی بەنگەشکردنمان دەکەم. کردنەوەی ئەو جۆرە پرۆژانە گرنگێکی تایبەتی هەیە بۆ پێشکەوتنی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. هەروەک لای ئێوەی بەڕێز معلومە کەرتی کشتتوکاڵ لەم چەند ساڵەی دواییدا لە شێوازی پەیڕەوکردنی کشتتوکاڵ لە شێوازی کلاسیکیەوە بەرەو شێوازی مۆدێرن و کشتتوکاڵکردن لە چەند پرۆژەیەکی بچووکەوە بەرەو پرۆژەی گەورە و وەبەرهێنانی گەورە کرا. هەر لەم چەند ساڵەی دواییدا هەر لەگەر دەست بەکاربوونی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەوە گرنگێکی زۆر بە کەرتی کشتتوکاڵ درا سەرڕای ئەو ئاستەنگانێک کە هاتە بەردەم کابینەکە لە هەم لە نەخۆشی کۆڕۆنا و هەروەها لە بوونی وشکە ساڵی چەند ساڵێک بەڵام هەر کەرتی کشتتوکاڵ بە شێوەیەکی گشتی زۆر باش پێشکەوت. زۆر گرنگە ئەو کەسانەی کە دایانەوێ وەبەرهێنان لە بواری کشتتوکاڵی بکەن لە سەرەتا بەر لە دەستپێکردنی پرۆژەکە بۆ ئەوەی سامانەکان بە هەدەر نەدەن لە ڕێگای کەسانی پسپۆر و بەتوانە و سنتەرە ڕاوێژکاریەکان و هەروەها زانکۆکان بتوانن ڕاوێژیان پێ بکەن و هەر لە سەرەتای دروستکردنی دیزاینکردنی پرۆژەکە و هەروەها بەڕێوەبردننی پرۆژەکەش زۆر گرنگە ڕاوێژیان پێ بکرێت. هەروەها و کەسانێک کە خاوەنی پرۆژە کشتتوکاڵەکان زۆر گرنگە بۆ ئەوەی زیانی زۆر نەکەن لە کاتی هەر نەخۆشی و لە کاتی هەر بڵاوبوونی هەر پەتایەک پەنا بۆ ئەو سنتەرانە و ئەو شوێنانە بن کە پشکنەکان بە شێوەیەکی ڕاست و دروست ئەنجام دەدەن بۆ ئەوی بتوانن ئاژەڵەکانیان لە نەخۆشی بپارێزن و هەروەها بۆ ئەوی بتوانن زیانەکانیان کەم بکەنەوە و بۆ ئەوی بتوانن بەرهەمەکانیان باشتر بکەن لە ڕووی چەندایەتی و چۆنایەتەوە. ئێمە وەکو ڕاگرایەتی کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان پیرۆزبایەکی گەرم ئاراستەی بەڕێزان لە سنتەری ڕاوێژکاری ئەدمیڕاڵ و تاقیگەی پزیشکی ڤێتەرنەری دەکەین و هەروەها سوپاسیان دەکەین کە بەردەوام هاوکاری کۆلێژەکەمان بوون لە پێشخستنی کەرتی زانست و زانیاری. کۆلێژەکەمان کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکان لەم چەند ساڵەی دواییدا بە بەرچاوگرتنی پێداویستی بازار و پێشکەوتنی زانستی و تەکنۆلۆژیای سەردەم ناو پرۆگرامی زۆربەی بەشەکانی گۆڕی بۆ ئەوەی بتوانێت لەگەر بازاری کار بگونجێتن و هەروەها کردنەوەی ئەو جۆرە سنتەرانەش هەلێکی باشە بۆ ئەوەی بتوانن دەرچوانی ئێمە و پسپۆرانی ئێمە سوودی لێوەربگرن لە دۆزینەوەی هەلی کار بۆ خۆیان. لێرەوە دووبارە پیرۆزبایی لەم سنتەرە بەڕێزە دەکەم. هیوادارم ئەو سنتەرە بتوانێت بیتە سنتەرێکی گرنگ بۆ ئەو کەسانی کە توێژینەوەی ئەنجام دەدەن و هەروەها هاوکارێکی باشیش هەبی لە نێوان زانکۆکان و کەرتی تایبەت و هەروەها وەزارەتی کشتتوکاڵ و هەردوو سندیکای پزیشکانی ڤێتەرنەری و سندیکای ئەندازیارە کشتتوکاڵەکان بۆ ئەوەی بتوانین بە هەمومان خزمەتی کەرتی کشتتوکاڵ بکەین لە هەرێمی کوردستان. دووبارە پیرۆزە و هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم.